شێوەکاریش لە شاری کەرکووک بۆ 45 گەنجی بەهرەمەند ڕێکخراوە. پێشەنگەیەکی شێوەکاریە بە بەشداری 45 گەنجی بەهرەمەند لە شاری کەرکووک ڕێکخراوە. ڕێخەری پێشەنگەکە دەڵێ ئەو کاریان هەنگاوێکە بۆ پشتیوانیکردنی کچان و کوڕانی نیگارکێش لە کەرکووک. دارەمەند پێشەنگای بێتە کارێکی جوان بۆ گەنجانی شاری کەرکووک بۆ ئەو کەسانی کەوا ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە. سپاسی ئەو وێنە کێشانە ئەکەم بەڕاستی ئەرک و ماندووبوونیان کێشە بۆ ماوەی 2 هەفتە لەگەڵ ئێمەیە ئامادە بوون و کاریان لەگەڵ ئێمە کردووە. ئەم پێشەنگە 45 کەس باشداری تیا کردووە، 45 وێنە کێش و لەگەڵ 2 میوزیسیان. بەشداربووانی پێشەنگەکەش سازانی ئەو کارە هونەریە بە کارێکی گرنگ دەزانن. من وەکو گەنجێکی کەرکووک بەشداریم کردووە لە ئەم پێشەنگایە و دڵخۆشم ئەم پێشەنگاوەیە هەموو ساڵێک بۆ گەنجانی کەرکووک ئەکرێ، بۆ ئافرەتانی کەرکووک، بۆ ئافرەتە دەستڕەنگینەکان. من بە لەوحەیەک بەشداریم کردووە کە گزارش لە ناخی ئافرەتێکەکە کە قورسایی زۆر بینیوە لە ژیانیا. بەڕاستی من زۆر بە گرنگی دەزانم لەبەرەوەی وەکو تەشجیعێک و پەرەپێدانێک وایە بۆ گەنجانی شاری کەرکووک و پێم باشە ئەو لایەنە بەرزانە هاوکاری گەنجان بکەن بۆ ئەوەی زیاتر پەرە بەخۆیان بدەن. زۆر گرنگە چونکە خانمان تۆزێ ئەو ڕێیان نییە کە بیکەن، بەڵام بەم کاتە تۆزێ باشتر بووە کە کۆمەڵگە ئەوکو ڕێی داوەتە پێیان دەڵێن مەترسن بیکەن، چونکە شتەکە زۆر خۆشە و مەترسن کار خۆتان دەرخن لەم کارە هونەریە جوانانە. پێشەنگەی کچان و کوڕانی نیگارکێش بە بەشداری 45 گەنجی بەهرەمەند بە ناونیشانی کچێکی نیگارکێش ساز کرا. گروپی گەنجانی سەرکردە ڕێکی خست بوو وەک هەوڵێک بۆ پێگەیاندنی گەنجانی بەهرەمەند لە بواری شێوەکاریدا.